ئێستا وەرزەوەیە کە جوتیاران خۆیان ئامادە بکەن ئەو کارانە بکەن کە بتوانن بۆ ساڵی داهاتوو یاخود ئەو وەرزەی کە بەرهەمەکانیان پێدا گەشە دەکات و دەگات یاخود بڵێن بەرهەمیان پێدەگات ئەوان کارێ بکەن کە باشترین بەرهەمیان هەبێت کە ساڵانە لەم وەرزەیە جوتیارانی ئاکرێ بە تایبەت دەست بە کەزاخەکردنی دارەکەن. کەزاخەکردن ئەوەیە کە قەد و ئەو لە قوپۆپانی کە زیایە لە درەختەکە لێ بکەنەوە بیبڕن و بۆ ئەوەیە کە بەرهەمەکانیان بەرهەمێکی باش و پاکیان دەست بکەوێت. جگە لەوانە ئەم کاری جوتیاران بە هەرەوەزی ئەیکەن بە کۆمەڵ ئەیکەن کە بڕینی درەخت و قەدی دار بەرهەمەکانیان وا دەکات دارەکان بەرگەی مانەوەی زیاتر و هەموو کەش و هەوایەکیش بگرێت پتەوتر بێت. با ببینیم بزانین جوتیارانی ئاکرێ چۆن دارەکانیان خزمەت دەکەن. فایودو هکم رو شد که گل لکو باشه گیونو هی تشتو گیونو تیا شولا خوشه عرض سستا یعنی گل خوشه یعنی دور باری که زغات کینو پاکش کین هایودو یعنی وگو شول باتولیا وگو وقتی چنیا هکم رو هر شولا کردی هی تکرنی ده تکرنی شولا دی شول ری بچتن جاف هایودو گل لکو باشه بو شول مالی ما خطو چید کینو وقتی که زغه او تو مافساله هجیرامش بچشت ایرانه چه همو داری هر داری بی تو کزاغه کی خوب داره د ساغلم بید اگه تو داره کزاغه نکی ساغلم نو بیده کرمی بیده زید ساقط بید اگه تو همو سال کزاغه کر و تی سرشجنه ده تازه ده بروی ده تازه بیتون بر همه ده جام بیتون اگه تو کزاغه نکر معلومات زید خراب بیده ده هشکله بیده طای ده خراب بنو کزاغه زور منفعت تای اول جار هجیروی جان بیتن یو دویش دور گلک بلنو بی زحمت ببن و به چند بالا بی جانتره و سبکتره بوله وکرنه هکه تو کزاغه بکی جو تایبت به هیوه ده هیوه دو تقریبا افرو 14-15 هیوه اف هیوه که زورو باشه و هیوه دو تو کزاغه بکی